السلام عليكم ورحمة الله. برز كان باجويك جماعتي هاجانات توانات سكو تقمنش يكتزار زور دستبر بكنو وهم لحكومة بريطانيا وربجرن وهم لحكومة واشنطن لو حكومة أمريكا شا أو بيجيلي بدز بينو وسكو تقمنش يكتزار زور بهنا نيو فلسطين بهوي أويك أو سكو تقمنا دسكو توانيان ككشنو برينو تقينو وكاري توقعندنو تيروري زور أنزام دن بواش توانيان برنگاري حكومتي بدهم دولتي بريطانيا ببنوا هم لنا خوي عنده وهم لنا فلسطينيش ده يخوي يقلاي كردنوا لميدانك ياخذ بابلين دز بس داغرتني ميدانك لروي سربازيوا وايكر كبطاوي حكومة بريطانيا لدسيان بيزار بيت او كرد او كشنو برينيك توقعنا كاشيان كرد وايكر كحكومة بريطانيا بطاوي لدسيان بيزار بيت بوشا يجي لفرمانده عسكري كاني او كاتي كسروچي هاغانبو بناوي شلومو شامير كباب بزانين تسون باسي او زمين السازيكا كبوه هو لدايقبون دولة إسرائيل. So begann diese Entwicklung. Und das Resultat? Politischer Druck, Exodus, andere Fälle des Exodus, der Kampf mit den Briten, die Mobilisierung Amerikas für unsere Ziele, das alles köchelte langsam. Und dann, 47, 48, kam die Entscheidung. Okay, lasst die Juden ihren eigenen Staat haben. هروك بيستان خوش بيستان عليه قشة كردنكا بوشي ويبو يكمش الزخط السياسي لسر أمريكا لنيو خوي أمريكا دا دومي الزخط السياسي لسر حكومة بريطانيا لنيو بريطانيا دا ولما كان درباز بولمان لجير ركيفي بريطانيا كان لنيو فلسطين دا وظالبونيش من بسريان دا يعني هر بوشنا زالج بونا بسر فلسطين كان بسر بريطانيا كان دا ولا ما كان دا برنگار بونو من برانبر بدزيشي بريطانيا لنيو فلسطين دا عليه وبرتكردنيش من للايان أمريكا وأما أنا وايلات بيكو بكلن ولكوتاي كدا بريارك بدن بلين استاكاتي او هاتوكا او دولتان هبيتنو او نجتمانا بخوتان بيت علي أمانة بيكو توانيان دولة إسرائيل بهن كايا وكواتا سيري هر او نبو تنها بين بولاتك بلكو زغتي سياسيان لأمريكا كردوا زغتي سياسيان لبريطانيا كردوا وصحكشان بوخوان يقلادي كردوتوا وتسكو تقمنيش يقدزار زوريشان بدس هنا ولا لان اولاتانو براستو خو بنا راستو خو بيديان كردوا وتوقعندنو وقرتنو كشتنو برينو ستواندنيش اماش بناغي دروزبوني دولتك بوا كبخوتان بينيتان لدواي او ابيني لصالي 1938 كاتك بريطانيا كان كشانوا دولة إخوان أوانش رايان جاند كدولة كان راجيان بن غورين يكم سروك وزيراني أو كاتا هالبجيدا وفايتسمان كدام سرينري سروك رخراوي صهيونيت بو أويش با سروكي دولة هالبجير درا باب بزاني سيري بكن أو كاتك أوان دولة كان راجيان ريجي أو خاكي كهيان بو سطات سنبوه أو وينك لبردمتان داب أو وينك سيري بكين أم نقطة الشيناني كأيبين خوشويستان أم نقطة الشينانة أمان خاتشي أو خاتشي خوان بوا كأجر فلسطيني كان فروش بيتيان ياخد حكومة بريطانيا بيدابن ياخد بغدر والظلم والزورداري زوتيان كردبيت أم سطا أم بونكت الشينانة أم نقطة الشينانة أكاد سطا بينز خاتشي فلسطين يعني لسر سطا بينز دولتيان راجيان دوا اگر ئێستا کە مقارنە بکەین ئەدی باشە ئەو سەتا 5.5 چۆن ئێستا بۆتە سەتا 9.9 هێستا کە ئەوەی پارچێکە ماوەتەوە سەتا 1.3 ماوەتەوە کە خاچی غەزەیە یعنی غەزە لە کۆی خاچی فەڵەستینە 1.3 یعنی سە شەڕەکە لەسەر 1.3 کە لە کاتێکە کە دەوڵەتیان ڕاگەیاندووە سەتا 5.5 هەبووە نەک ئەو هەمووە کە بەداخەوە زۆر جاریش أم غدر أكري علين عربا كان بخوان خاكيان فروشتوا خلنا الرأي إخوة سون حكمك أدن لك هاتيك كأما دولة للراستيه 27,000 كيلومتر خاچي فلسطين باش 27,000 كيلومتر سون فروشريت شي أي فروشريت سون طوان بفروشن أما براستي دولة للراستيه بالكم أم خاكي كبشي زور كم لو سطع 5.5 كفروش راوة بخشميش نفروش راوة فرۆشراوە هەروەکچۆن هاونیشتمانێک لی کڕیونە یعنی ئەو یەهودیانێکە لەوێژ یاون پێی فرۆشتونە بەبێ کە هیچ پیلانێک لە ئارادا بوو بێت یاخۆت بزانن کە ئەمە بەچ پیلانێک ئەم خاکە ئەکڕن ئەم خاکێکە کڕاوشە یعنی لەو ساڵتە 5.5 بە زۆری لە لوبنانیەکان و لە سووریەکان کڕاون کە ئەو کاتە خۆتان نەزانن فەڵەستین سەر بە بەیڕوت بووە
كالولايات الشام سر بولايات الشام بونا يعني ام خلق بخوي نيفروشتوا اگه فروشتاش باشه چی بابا دامن لو سطا لو 27000 كيلومتر دامن 1000 كيلومتر فروش ادي 26 ادي 27000 كيت ادي 26000 كيترا اما براسي دون للراسي بوشا اما خصك ناس زانستيه ونا منطقيه لدواء او كد خوش ويسان كدولتك الراقين درا بزانا دولتك كان راقينت ساكو تقمنه شي زور هي او زيش كبيش عصابه بيستابوت بدزيشي اسرائيلي باشا او كاتا او زارا بيزناك هي سانسوري كيبل للاين فلسطين للاين بريطانيا بويك رقاب ديان رقانا ديان امزاي اواني بيوبي بالكو يستاك باشتكه باشكرا انزام ادن هستان سيان كر او زارا ارتسي عرب هبو لو منطقاني كاوان ما بس يان بو غريتيان بو هل خلق كان ودرنا خلق شي زور اوارو درب دربو يعني كعرب كان بيرن نكبه او شكل بسرن هات پێشتر زمینە سازی بۆ کراوە بەڵام لەوە بەولاوە زیاتر ئەم دەرکردن و ئاوارەکردن و لێدان و کوشتن و بڕین و تۆقاندنە چڕتر بوویەوە و زیاتر خەڵکیان ئاوارە و دەربەدەر کرد ئەم جارە هەر بە عالەنی و بە ئاشکرا ئەم کاریان ئەنجامەدا بۆش خەڵکەکی یەکجار زۆر ئاوارە و دەربەدەری لوبنان و سووریا و ئەردەن و بەشێکی هاتن بۆ عێراق و بۆ ناوە خۆی خۆشیان ئاوارە بوون بۆ منطقەکانی تر بە تایبەتی بۆ غەزەیە کە غەزە ئێستاکە 180 دانیشتوانی غەزە ئاوارەکانی نێوخۆی فەڵەستین ڕویان لەو شوێنانە کردووە بەرحەڵ ئەم دەرکردنی خەڵکە ڕێژەی ئەم خەڵکانە کە دەرکران ئاوارەکران 535,000 فەڵەستینی لەسەر خاچی خۆیان و دەرنران لە جێ ئەمە چیان کرد خۆشەویستەکان ئەم شوێنان بە بەتاڵی بەجێ ناڵن بەڵکو پێویستیان بە خەڵکانێکی خۆیان هەیە کە بتوانن ئەم خاکە داگیر بکەن و ببن بە پشت و پەنایەکی گەورە بۆ حکومەتەکەیان ئەوە بوو خەڵکێکی یەکجار زۆریان لە هەموو جیهانەوە هێنا بانکێش کرد بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکانە لە مەغریب و لە جەزائیر و لە تونس و لە لوبنان و لە میسر و لە سووریا و 130,000 دانش یەهودی لە عێراق و لە کوردستانە ڕویان لەو وڵاتە کرد لە ساڵی 1940 وردە وردە هێنایان بۆ وێن دەرێ لە جێگا و مەکان و خان و بەرەی ئەو کەسانیان دارن کە دەریان کردن لە سەر شوێن و مەکانی خۆیانە بەمە سەبت سەبر ئیتر حکومەتەکەیان دەوڵەتەکەیان زیاتر بەرفراوان کرد نیشتیمانەکەیان زیاتر بەرفراوان کرد و ئیتر حکومڕانیان لە وڵاتانە لەو جێگانە زیاتر تۆکمەتە کرد و بە چەک و تەقەمەنیەکە هەیان بوو و ئەو جارە وەکو لە دوو کەسێک ئەگەڕان با بڵێن ئەو جارە ئەو پیاوە بوو کە بتوانێت ئەم بەرنامە و پرۆژەیە زیاتر پەرە پێبدا و زیاتر بتوانێت یەکەی نیشتە جێبوون دروست بکات کە یەکەی نیشتە جێبوون باش بزانن کە پیلانی هەرە سەرەکی ئەوان ئەوە بوو کە بتوانن یەکەی نیشتە جێبوون دروست بکەن چونکە یەکەی نیشتە جێبوون یەکێ لەوێ یەکێ لەو مەنتیقان لەسەر ئەو گردانە ئەو لووتکانە لەسەر ئەو گردەڵۆکانە ئەبوو بەوەی کە نیشتیمانەکە زیاتر بتوانن ئەم خاکە زیاتر بتوان ئەم خاکە زیاتر داگیر بکەن و هەژمونی خۆیان زیاتر بسەپێن بەسەر عەرەبەکانە بەرحاڵ ئەبینی یەکێک لە باشترین ئەو سەرگردانێکە لە یەک لە دوایەک دروست بوونە باشترینیان ئێرەل شارۆن بووە کە لە ساڵی 2001 تا 2006 سەرۆک وەزیران بوو بەڵام لە پێش ئەوەشدا وەزیری دیفاع بووە و سەرۆک وەزیران چەندەها پێگەی هەبووە بەڵام لە هەمویان باشتر با بڵێن ئەو شارۆنە بووە کە ئەڵێ ئەو خەریتێکە لە بەردەممدا لە ساڵی 1977 لە بەردەم مەجلیس وەزەرامدانا لە پێشەم وەزیرەکانمدانا بەوەی کە ئەمەوێ چەندەها یەکەی نیشتە جێبوون لەو ناوچانە دروست بکەم بە تایبەتی لەسەر حدودی ئەردەن و لوبنانە ئەڵێ کاتێکە ئەم پرۆژەیان پێشکەش کرد گاڵتەیان پێکردم بە شێوەیەکی گاڵتە جاری وەڵامیاندامەوە حتا نوکتیان لەسەر دروستە کردم بەڵام دوایەکە کە حکم گرتە دەست ئەڵێ ئەم پیلانم هەر هەموو جێبەجێ کرد و زۆرترین شوێنم داگیر کرد لە عەرەبەکانە بەوەی کە بتوانم بە تەواوی ئەو خاکە داگیر بکەم بۆش ئەبینی بەو ئەو ئافرەتێکە ئێستا کە ئەیبینن ئەو ئافرەتە باسی ئەو گرد و گردۆڵەکانە ئەکات کە هەر هەمووی داگیر کراوە لەلایەن شارۆنەوە لە سەردەمی حکومڕانی ئەودا ئەڵێ کە بەخۆکی یەکێکە لە کار بەدەستە گەورەکانی ئەو منتیقانە ئەڵێ ئەو منتیقانە ئەڵێ سەیریکە لەولاوە ئۆردوگاشی دروست کردو لەولا بابن یەکەی نیشتە جێبوون دروست کرد لەولاوە ناوی هەر هەمووشان ئەڵێتن و هەر هەموو شاخ و گردەکان ئەبینی لەسەر هەموو لوتکەکانە یەکەی نیشتە جێبوونی دروست کردووە وەکو شانازیەک باسەکات کە شارۆن توانیوێتی ئەو منتیقانە هەموو داگیر بکات و ببن بە پشتێنەیەکی قایم بۆ دەوڵەتی ئیسرائیل
Was er getan hat, wird auch die Errichtung eines palästinensischen Staates verhindern. Er hat so gute Arbeit geleistet. Gute Arbeit, wie ich die Sache sehe, dass er jetzt, wo er einen neuen Plan zur Teilung von Eretz Israel durchsetzen will, damit einfach keinen Erfolg haben wird. Denn er hat uns so gut erzogen, er hat uns so gut überall hinausgebreitet, dass er sich anstrengen kann, wie er will. Seine Siedlungspolitik war einfach zu erfolgreich. Erfolgreich nicht für Arik Sharon und nicht für uns, sondern für Eretz Israel. Wir haben uns weithin ausgebreitet und wir sind stark. Und wir sind neugierig auf den nächsten Hügel. وای کرد کە دروستبوونی دەوڵەتی فەڵەستین ئاستان بێت یعنی ئەم هەموو شتێک بۆ چ دروست کردووە بۆ یەکەمیشت بۆی وڵاتەکە قایم بێت لە ڕووی نیشتیمان و یەکلایی ببێتەوە کە بە تەواوی دەوڵەتی ئیسرائیل قایم بووە لە هەمان کاتدا ڕێگریەکیشە بۆ دروستبوون و بنیاتنانی دەوڵەتی فەڵەستین یعنی کە نەتوانێت بڵێت لە چێن دەرێت دەست پێ بکەم چێن دەرێت ببێتە خاک و نیشتمانەکە ئێستا سەیری ضفەت الغەربیە بکەیت لەگەڵ غەزەیە ئەبینیت دوو منطقەی زۆر لێک جیاوازن لەبەر چی وای لاتۆ لەبەر ئەوەی ئەو نێوبڕێی کردووە کە نەتوان ببن بە یەک وڵاتە بۆش ئەڵێ ئەم دروستبوونی دەوڵەتی فەڵەستین ئاستەم بێت بەهۆی دروستبوونی ئەو هەم یەکە نیشتەجێبوونانەوە و لە هەمان کاتدا لەسەر هەموو گرد و لووتکەیەکدا ئەبینێ یەکەی نیشتەجێبوونی بنیاتناوە و بەو شوێنانەدا بڵاو ئێمەی بڵاو کردوێتەوە یان یەهودیەکانی بڵاو کردوێتەوە بۆیە ئەو کابرایە بۆی هەیە حەقی خۆیەتی کە وەکو لە ڕووی سیاسیشەوە وەکو بە باوچی یەکەی نیشتەجێبوون هەژمار بکرێت لە مێژوودا یعنی ئەوەندە کاری کردووە بۆشە ئەم کارێکە کردوێتی ئەڵێ بۆ خۆی نەکردووە و بۆ ئێمەشی نەکردووە بەڵکو بۆ ئیسرائیلی پیرۆزی ئەم کارەی ئەنجام داوە بۆش ئێستا کە ئێمە بەهێزین بەربڵاوین و چاومان لە شوێن و گردەڵۆکەی تریش هەیە بەهۆی ئەو کە توانیمانە منطقەیەکی زۆر داگیر بکەن و حکومەتێکی قایممان هەبێت و چاویشمان لەوەیە کە هەموو گردەکانی تریشە بە هەمان شێوە داگیری بکەین و بۆشە زۆر بە شانازی و بە خۆشحاڵی و باسی کات و ئەژڵێت حەقیەوەی کە لە مێژوودا وەکو باوچی یەکەی نیشتە جێبوونەکان هەژمار بکرێت جگە لەوەشە خۆشەویستەکانم ئەبینی نەکەتە بەوەندا سەیریکەین بزانین تاخوا چ شتێک وای لێکات کە ئەم کارێ بە حەڵال بزانێت سیرکە با جێبدە قسەکانی Dies ist die Wiege des jüdischen Volkes. In diesem Teil des Landes Israel hat unser Volk seit 3700 Jahren gelebt, gebetet und geträumt. Have been living, praying, expecting, dreaming for 3700 years. Als Landwirtschaftsminister und Verteidigungsminister besaß Ariel Sharon zwei wichtige Instrumente für diese Siedlungspolitik. ئەمە شارۆن بوو کە سەردانی یەکێک لەو یەکە نیشتەجێبوونانەی کرد ئەڵێت 3700 ساڵ بەر لە ئێستاکە باپیرانی ئێمە لێرە ژیاون لێرە نوێژیان کردووە لێرە خەونیان بینیوە لێرە خەو و خەیاڵن لێرە بووە یعنی هەموو ژیانان لێرە بەسەر بردووە 3700 ساڵ ئەگەڕێنەوە دواوە باشە ئەبێ ئێستاکە ینی بە حەڵالی ئەزانێت لەبەر ئەوەی کە پێشتر 3700 ساڵ بەر لە ئێستاکە ئەوان لێوە ژیاون باشە ئەگەر ئەم قسەی ڕاست بێت ئەم نیشتیمانە ئێوان بێت باشە یعنی کاتێک کە 2000 ساڵ بەر ئێستاکە عیسا هاتووە عەلەیهی سەلام باشە خۆ عیسا مەسیحیەکان لەگەڵ خۆ نەهێناون هەر خەڵکی ئەو نیشتیمانە بووە کاتێک کە بوونەتە مەسیحی یعنی هەر یەهودیەکان بوون بە مەسیحی یاخۆ لە دینی هێشترمە بوون بە مەسیحی یعنی هەر نیشتیمان هەر هاو نیشتیمانەکە و لەسەر خاکە ژیاوە دووەم ئەگەر ئەو کەسانی کە بوونەتە مسلمان لە وێندەرێ کە ئیسلام هاتووە 1400 ساڵ بەر لە ئێستاکە کە هاتووتە وێندەرێ باشە خۆ خەڵکی عەرەبیان لەگەڵ خۆیان نەهێناوە هەر خەڵکی ئەو نیشتمانەنە بوونەتە بە مسلمان چ کۆنە مەسیحیەکان بن یان کۆنە یەهودیەکان بن یان دینێکی تر بن بوونەتە بە مسلمان کەواتە نە لە سەردەی مەسیحیەکانە مەسیح لەگەڵ خۆی هێناوە نە مسلمان ئیسلام خەڵکی عەرەب لەگەڵ خۆی هێناوە یاخود مسلمان لەگەڵ خۆی هێناوە بەڵکو خەڵکی ناوچەکەنە یعنی ئەمە بەڕاستی زۆر جار ئەو قسانە ئەکەن ئەڵێن ئەو خاچی خۆیان بوو ئەو خاکە بەتەواوی بەتاڵ نەکراوە چۆل نەکراوە کاتێکە ڕۆمەکان بابلیەکان لێیان داون 3700 ساڵ بەر لە ئێستاکە یعنی 2700 ساڵ بەر لە ئێستاکەیە بەڵام پێشترش لێودا هەبوونە کەواتە هەر خەڵکی خاکەکەی ماونەتەوە هەر هاو نیشتیمانەکەی ماونەتەوە
و ئەگەر بێت و ئەمە ڕاست بێت ئێمە بتوانین هەر 1000 ساڵێک خەڵکەکەی بگۆڕین و وەلاو بنین ئێمە بە هەزاران ساڵ نەچینە خوارێ وەکو ئەوان 3700 ساڵ دێنەوە خوارێ بەڵکو ئەماڵین 250 ساڵ ئەگەر بگەڕێنەوە دواوە نابێ یەک بەریتان یەک ئەمریکی یان کەنەدی لەسەر خاکە خۆی بمێنێتەوە بۆ چونکە لە ساڵی 1776 زاینی نەک پێش زاینی ئاگادار بن دەوڵەتی ئەمریکا ڕاگەیاندراوە کەواتە ئەو خەڵکی کە تو ئەبینی 330 ملیۆن کەس کە لەسەر خاچی ئەمریکا ئێستا کە ئەژی یەک دانیان خەڵکی ئەو ناوچەنینە بەڵکو ئەم خەڵکی بەلچیکا و هۆڵەندا و ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسانە چوتە ئەو مەنتیقەیان داگیر کردووە لە هیندە سوورەکانی ساندۆتەوە کەواتە مادەم وەیە ئەمە 3000 ئەوان 3700 ساڵ بگەڕێنەوە بۆ کەونە خەڵکەکەی خۆی ئەبێ لە هەموو خەڵک لە پێشتر ئەوەیە کە خاچی بەریتانیا خەڵکی کەنەدا و خاچی ئەمریکای ئێستاکە ئەبێ ڕزگار بکرێت لە دەستی کەنەدیەکان و ئەمریکیەکانە بەڕاستی ئەمە ساما یحکوم حکومەتی زۆر هەڵا ئەدەن چۆن 3700 ساڵ بخۆت بە حەڵاڵ زانی بەڵام 250 ساڵ بە حەڵاڵ نازانی کە ئەو خاکە ئەبێ بگرێتەوە بۆ خاوەنەکەیە جاگەر بەو پێ بێت باوەڕ بکەن لەوانەیە ئێمە کوردیش بە ئەسل کورد نەبین لەوان خەڵکی هیندستان بین لەوان خەڵکی ئەفغانستان خەڵکی خوراسان بین خەڵکی منطقەیەکی تر بووبین یعنی ئەمە زۆر هەڵەیە زۆر شتێکی نامەنطقیە نامەعقولیە نازانستیە دوورە لە هەموو عەقڵێکە غەدرێکە لە ئێمەش ئەکرێت کە ئێستاکە وەکو بینەر سەریشتەکە ئەکەین بەڵام چۆن ئەبێ مێژووی 3700 ساڵ بەخۆت بە حەڵاڵ بزانی بێتەوە ئەم خەڵکەوە دەربنێ لە کاتێکە ئەم خەڵکە لەوانەیە بە ڕەتسەڵک هەر باو باپیرانی خۆیان بن چونکە خۆ هەر هەموو خەڵکە بەجێ نێشت و خەڵکانێک هات بنە جێگایە یعنی زۆر زار ئەبینی لە کۆمنتێک یان شتێک ئەبینە باشە خەڵکە چۆن بیرەکاتەوە لە مێژووە چۆن بیرەکاتەوە لەوەی وازانی خەڵکانی یەهودەکان هەر هەمووە دەرنراون خەڵکێکی نوێ مەسیح عەلەیهی سلام عیسا عەلەیهی سلام لەگەڵ خۆی هێناون لە دوای ئەوەشە کە ئیسلام هاتو ئەمانە ئیسان وە دەرناون خەڵکێکیان هێناوە بەخۆ ئەمە یاری منداڵان نییە ئەم یاری لا بەم یاریە بینەدر هەم هاو نیشتمانەکەی خۆیانە دینیان گۆڕیوە دینێکی نوێ هاتووە و دینەکەیان گۆڕیوە نەک بڵێ خاکەکەیان گۆڕێ بیان هاو نیشتمانەکە گۆڕدرابن بەڕاستی ئەمە لە مێژوودا قەت شتیوان ڕووی نەداوە ئیلا لەو مێژوو ڕوویداوە کە ئێستاکە باسم کرد کە خەڵکانێکیان ئەو خەڵکان ئەو هاو نیشتیمانە یاخود خەڵکی ڕەسەنی ئەو نیشتیمانیان وە دەرناو خەڵکیان هێناوە یعنی بینی رووسیان هێناوە ئۆکرانیان هێناوە ئەڵمانیان هێناوە پۆڵەندیان هێناوە هەمووی گەندە و پەندێ هەن لێ کۆیان کردوێتەوە لەوان داناون بەنایۆکە وەڵا ئەم خاکە لە وەختی خۆی ئەوان بووە بەڕاستی ئەم ئەسڵ و ساسی نییە دوورە لە حەقەتە ئەدی و هاو نیشتیمانەی خۆی بەرحاڵ ئەمەیە جگە لەوەشەکە خۆشەویستەکان جگە لەوەی کە ئەوانە ئەبینی بابن شاڕۆن بە باوکی یەکەی نیشتە جێبوونەکان ئەناسرێت و هەژمارەکرێت ئەبینی لەو لاشەوە ئەو خەڵکانەی تر ئەبینی بەبێ یاسا و ڕێسا بەبێ بوون هیچی پیلانێکە ئەبینی لەسەر گرد و گردەڵۆکانە خاکە داگیرەکەن و بەبێ ئەوە هیچ کەسێک بتوانێت ڕێگریشان لێ بکات و پەرە ئەدەن بە داگیرکردنی ئەو وڵاتەی فەڵەستینیەکانە بۆش ئەبینی کە سەیرەکەی ئەم گەنجانە ئەبینی ئەم ژنە هاتووە ئەڵێت ئەو گەنجانەی هێناوە ئەڵێ ئێمە لە وەختی خۆی ئەڵێت 30 ساڵ بەر لە ئێستاکە ئەم ئافرەتە ئەڵێ 30 ساڵ بەر لە ئێستاکە ئەڵێ هاتین 8 ماڵ بووین لەسەر گردەڵۆیەکە لەسەر لوتکەیەکە خانومان دروست کرد ئێستا 400 ماڵین ئەڵێ بۆش ئێستاکە ئەو 8 گەنجە ئەگەر بتوان لێرە ئەو گردەیە داگیر بکەن و خانوو بنیاد بنێن لە دوای 30 ساڵە وەکو ئێمە ئەبن ئەوانش بە 400 ماڵ یان 400 کەس یعنی بزانە یعنی چۆن فکریان ئەدەنێ ئەلێ حسابی 30 ساڵ بکە پاش 30 ساڵی تەواو ئەو گردە هەموو بە منطقەیەکی نیشتە جێبوون جگە لەو یەکە نیشتە جێبوونیان کە حکومەت دروستیەکات بابن ئیسرائیل دروستیەکات و لەو لاشەوە بینی خەڵکەکەش لابەلا بۆ خۆی خاکێکی دەستکەوتووە وەکو چۆن ئاژەڵێک ئەگیرێت لەلایەن شێرێکە پڵنگێکە بینی لەولاوە گورگ دێت لەولاوە کەمتیار دێت لەوداوە ڕێوی دێت لەولاوە حیوانەکانی تر دێن لەولاوە باز و هەڵۆ دێن هەمووی ئەبێتە بە بخۆری ئەو ئاژەڵێک کە گیراوە هەر کەسە شتی خۆی لێگە ئەم خاکەش ئەوڕۆکە وای لاتوە بە ڕاستەخۆ بە ناڕاستەخۆ بە یاسایی و بە نایاسایی بە حکومەت و بە خەڵکی هاوردەکراو ئەبینی دێن ئەم خاکە ئەخۆن و لێ ئەخۆن و هەر کەسێکی قسە بکات ئەچێتە ناو لیستی ڕەشەوە ئەتبەتی دۆرست و ئەگیرێ و گرتن و کوشتن بڕین لە ناو ئەبردێتن و بەوەی کە ئەمە لە خاکەکەی خۆی بە جواب هاتووە لە کاتێکە ئەوان بە خاچی خۆیان نەزانن لەبەرەوە بیستان لە 3700 ساڵ بەرێستا کە لەو خاکە ژیاوین کە بەڕاستێمە ساما یحکوم هەڵەیەکی
با بڵێن حکمێکی زۆر هەڵەیە ئەیدەن. بەرحاڵ خۆشەویستەکان ئینشاڵڵا دەرسداتوە زیاتر باسێکن بەڵام وەکو بەرچاوڕوونی کە بزانن کە چۆن ئەم خاکە وردە لە بەری ئەخۆن و هەرکەسە و دێ و پشتی خۆی ئەبات لەبەرەوەی کەسەک نییە دیفاعیان لێ بکات. ئینشاڵڵا تا دەرسی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.